هەرێمی کوردستان لە چوارچەوەی وڵاتی عێراق یەکێ لەو هەرێمانەیە کە دەسەڵاتداران نەیانویستووە یاسا بۆ پاراستنی هاوڵاتیان بەبێ جیاوازی پەیڕۆ بکەن، بەڵکو بە پێچەوانەوە یاسا بووەتە پارێزەری چەند کەس و لایەنێکی دەستڕۆیشت و دادوەرێکی داواکاری گشتی دەڵێت لە بنەڕەتدا هیچ یاسایەک دەرناچێت بۆ پاراستنی چینێکی دیاریکراو، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان کەمینەیەک لێی سوودمەند دەبن و زۆرینەش زەرەرمەند. هیچ یاسایەک دەرناچێت بۆ پاراستنی چینێکی دیاریکراوە، بەڵام باسمان کرد زۆر جاران کەم کوڕی لە جێبەجێکردنی یاسا دروست دەبێت کۆمەڵێک لەوانەیە سوودی زیاتر لە یاسایەک وەرگێت، ئەوە بوونی هەبووە و هەشە، یاخود دەبینی یاسایەک بەسەر کۆمەڵە کەسێک جێبەجێ دەکرێت بەڵام هەندێک کەس جێبەجێ ناکرێت، خەڵکە بۆ تاوانی ئەنجامدا دژ بە ئافرەتان تا ڕادەی کوشتن، بەڵام ئەم کەسە دەستگیر نەکراوە، وەداڵە دراوە و حەشا دراوە لەلای هەندێک کەس کە پشتیان ئەستورە، پشت بە هێزن بە ئیتر بە هەر چۆنێکبی، بەڵام خەڵکی تریش چونکە بێ پشت و پەنابوونە ئیتر دەستگیر کراون و دادگایش کراون و سزاکانیشە مەسەردا سەپێنراوە. یاساناسێکی ژاماژە بۆ ئەوە دەکات لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان ئەو دەقە یاسایانەی چ لە پەرلەمانی کوردستان چ لە ڕوانگەی دەستوری عێراقەوە دەرچوون نەبوونەتە چەترێک بۆ پاراستنی هاوڵاتیان بەبێ جیاوازی، بەڵکو یاسا لە بەرژەوەندی چینێکی دیاریکراو بەکارهاتووە، بەمەش مەترسی زیاتر ڕوو لە هاوڵاتیان دەکات. بەداخۆ لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان دەقە یاسایەکانەوە و یاسانەی کە لە پەرلەمانی کوردستانەوە چ ئەو یاسانەی کە لە ڕوانگەی دەستوری عێراقیەوە بۆ هەرێمی کوردستان پیادە کراوە تاکو ئێستا ئەو یاسانە نەبوونەتە یاسایەک بۆ وەکو چەترێک بۆ پارێزگاریکردن لە سەرجەم مافی هەموو حاڵەتەکان ببێت جیاوازی، بەڵکو بەداخۆ لە هەرێمی کوردستان یاسا دەبینین بەکاردێ بۆ چینێکی دیاریکراو کەمە بەڕاستی مەترسی دەخڵقێنێ و کارەساتی گەورەیە. زۆر جار خەڵک پەنا نابەتە بەر محکەمەکان بەر دادگاکان بۆ یەکلایکردنەوەی کەیسەکان، بەڵکو پەنا دەباتە بەر ئەوەی کە خۆی ینی ئەمەش هەم لە ڕووی سایکۆلۆژیەوە کاریگەرێکی زۆر نێگەتیڤی بەسەر تاچی کورد دروست کردەوە بەتایبەت لە کۆمەڵگای ئێمە، چونکە کاتێک ئەو تاکە بێهیوا دەبێت لەوەی کە دادگا مافی بسەنێت و ئەویش پەنا دەباتە بەرەوەی کە خۆی ئەو مافە بدێت. دۆخی خەڵک و قەزیەکان لە محکەمەکان کە یەکلانەوێتەوە لە بەدیلی ئەو سوڵعی عەشاری دێتە ناو بابەتەکە، ئەمەش وا دەکات کە خاوەن حەق بە حەق خۆی نەگات. لە ماوەی حکومڕانی 27 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان دوو حیزبی دەسەڵاتدار تا ئێستا نەیانویستووە یاسا بکەنە چەترێک بۆ پاراستنی هاوڵاتیان بەبێ جیاوازی، بەڵکو زۆر جار لەلایەن خۆیانەوە یاسا پێشێل کراوە و بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناوە. بەپێی ئامارێکی نافەرمی ڕێکخراوەکانی بواری یاساش ڕێژەی جێبەجێکردنی یاسا لە هەرێمی کوردستان 135 شارەزایانیش ئەم ڕێژەیە بە ڕێژەیەکی مەترسیدار ناو دەبن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.